زێت ئێمە بە ئەوە بزانین کە لە بازاڕی ئازاد و نیمچە ئازادا نرخەکان پەیوەندیان بە بڕی عەرزکراوی کەلوپەلەکانەوە. قایمقامێتی سلێمانی قۆڵی دی هەڵماڵیوە و دەستی کردووە بە ئامادەکاری بۆ پێشوازی لە مانگی ڕەمەزان، بۆیە ئەوان چاویان وردکردوەوە لە سەر بازاڕ و ئەو شوێنانەی پێشوازی لە هاوڵاتیان و لە میوانان دەکەن، بۆیە لیژنەکانیان زیاتر سەردانی شوێنەکان دەکەن. لێرە کاکفازلی لێ قایمقامی قەزای مەڵبەندی سلێمانی بەوەکارە سڵاو لێ بە کاکفازل. ئامادەکاریەکانتان چین؟ چۆن لیژنەکانتان ڕاستپێرن بۆ چاودێری زیاتری بازاڕ؟ ئێمە سەرتا سوپاسی ئێوەکەین و سوپاسی بینەرانتانەکەینەوە. دیارە ئێمە پێش ئێوە لە کۆبوونەوەی کابووین، کۆبوونەوەی سەرجەم لایەنە پەیوەنددارەکانی سلێمانی سەبارەت بە چاودێریکردنی بازاڕ و شوێنە گشتیەکان لە میوانخانەکان، لە چێشتخانەکان، لە هەموو بوارەکانە و نوێنەری بەڕێوەبەر و نوێنەری سەرجەم بەڕێوەبەرایەتی فەرمانگەکان لێرە ئامادە بوون و لیژنەکانی قایمقامێت هەم ئامادە بوون. ئێمە کاری خۆمان ڕێخستووە و تیمی گەڕۆکی بەردەوام سەردانی بازاڕ و کۆگای خواردەمەنیەکان و ئەلوە و سەرجەم شوێنەکانەکە بە شوێنە گەشتیاریەکانەوە بە مۆتێل و ئوتێل و چێشتخانە و سەرجەم شوێنەکانەوە. کاک فەزڵ، بابەتی گەرم لە ئێستا گۆشتی ئاژەڵە، نرخەکەی دوێنێش گران بۆ لە بازاڕە، ئەمە چی یەکەن بۆ ڕێخستنی ئەم بابەتە؟ دیارە ئێمەوە تابعەمان کردووە، لەگەڵ لایەنە پەیوەنددارەکان قسەمان کردووە. ئەوە شتێک نییە پەیوەندی تەنها بە ناوخۆی کوردستان و سلێمانیەوە بێ، ئەوە پەیوەندی بە وڵاتانی ئیقلیمەوەیە کە پێشتر بڕێکی زۆر ئاژەڵیان هاتە کوردستانەوە. ئێستا ئەو بڕە زۆر کەمی کردو لە هەنی حاڵەتی شاکەم نایێت. ئێوە چ نرخێکیان بۆ دیاری ئەگەن چوار بەردەوام قایمقامێن نرخ دیاریەکە؟ ئێمە نرخ دیاریکردەکان ئەوە بازار بە وەزع ڕۆشتەوە. ئێمە لەگەڵ لایەنە پەیوەندیدەرەکان لە قسەیان و لە دانیشتنین سەبارەت بە نرخ و بزانین بەو کاتانی کە کۆنتترۆڵێکن لەو کاتەیە باسی نرخەکەکەین. لەبارەی نرخی شت و مەشی دیکەوە کە بۆ دۆلار گۆڕانکاری بەسەرە، ئەمە چۆن ئەم بابەتە کۆنتترۆڵەکەن؟ ئەزێت ئێمە بە ئەوە بزانین کە لە بازاڕی ئازاد و نیمچە ئازادا نرخەکان پەیوەندیان بە بڕی عەرزکراوی کەلوپەلەکانەوە پەیوەندی بە بەرز و نزمی دۆلارەوەیە، بەڵام لەگەڵەوەشە ئێمە وەکو لیژنەکان و وەکو چاودێری بازرگانی کە ڕۆژانە متابعی نرخە گشتیەکان و نرخە مفرەدەکانەکە، ئێمە لەو حاڵەتانەیە تەداخولمان کردووە و ئیشی خۆمان کردووە. کۆتا پرسیارم، لیژنەکانتان لە شەوانیش ئەگەڕێن بۆ مانگی ڕەمەزان؟ لیژنەکان بەردەوام ئەگەڕێن، لە ڕۆژانی تریشە ئەگەڕێن، بەڵام لە مانگی ڕەمەزانە سەردانەکان چەرتر ئەکەنەوە، زیاتری ئەکەن، کاتەکانیش بە مفتوحیاڵنەوە. دەستمەزڵ بەڕێستان بەڵێ کە گوێبیستی بوون ئەمە ئەو بابەتانەیە لەبارەی مانگی ڕەمەزانەوە زیاتر چڕبوونەوەی کارەکانی لیژنەکانی قایمقامێتی سلێمانیە، هاوکات لەبارەی نرخی گۆشتیشەوە کە ئەمە نرخەکەی لە دەرەوە کەمتر هەوردە کرێمە بە دەوڵەت چوونمان کردووە سەر بابەتە. لە ئێستادا نرخی کیلۆی گۆشتی سوور لە بازاڕدا 24,000 دینارە بە پێوەی کە نرخەکەی لە مەیدانی ئاژەڵان گران بووە.